گەر حەز بە فیلمێکی کۆمیدی خەیاڵی زانستی دەکەیت ڕنگدانەوەی هەستەکانی مرۆڤ بێت لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ جیهانێک بتوانن کۆنتترۆلی بکەین ببێتە بەشێک لێ و بە بەکارهێنانی VRێک بچیتە جیهانێکی دیجیتاڵی و هەر کارێکتیدا ئەنجامی بدەیت لە ژیانی ڕاستەقینەش ئاکامی هەبێ. ڕێدی پلەیر وەنی دەرهێنەری گەورە و ناودار ستیڤن سپیلبێرگه نمونەیەکی زیندوو نوێیە بۆ کەلتوری ئێستای جیهانی سینەما. لە جیهانێکی دیجیتاڵی و خەیاڵی ڕێدی پلەیر وان چیرۆکی گەنجێک بە ناوی وەید وایت دەژێڕێتەوە کە لەلایەن تای شێرن ڕۆڵەکەی بەرزەستەکراوە. بە دوای هێلکەیەکی هەڵنەهێنرا و لە جیهانێکی دیجیتاڵی دەگەڕێت بە ناوی ئۆوه. هەر کەسێک بتوانێت ئەم هێلکەیە لەم جیهانە بدۆزێتەوە خەڵاتەکەی دەبێتە خاوەنی جیهانی ئۆوه. ئەمەش چاڵنجێکی گەورە و بەڵێندەرە بۆ هەموو کەسێک بەشداری لەم چێوەڕچێە بکە. جۆریەتی ئەم چیرۆکە وا لەم فیلمە دەکەن بە شێوەیەکی زۆر شێتانە كاری دەرهێنانی ڤیژوەڵ ئیفێکتی بۆ بکرێ لەبەرەوەی جیهانەکە دیجیتاڵیە و لە نێو یاریەکە بە شێوەیەکی سیر کاری لەسەر کراوە، کار لەسەر کات و زەمن و هێزی چێشکردنی زەوی کردووە. ستیڤن سپیلبێرگه مامۆستایانە هەڵسا بە دروستکردنی جیهانێکی سیر و دیجیتاڵی سەرجەم کارکتەرەکانی فیلمەکانی خۆی لە کینگ کۆنگ و ئایرۆن جایانت و ئۆتۆمبیلەکەی باک تو دە فیوچەر و چەندان کارکتەری دیکەی فیلمەکان لەم فیلمە بەشدارن. گەراشقی فیلمەکانی سپیلبێرگه بیت بەبینینی ئەم کارکتەرە مێژوویانە دڵخۆشێکی گەورە دەدرێت لە کاتی سەیرکردنیان لەسەر شاشە گەورەکە. زۆربەی کاتی فیلمەکە لە جیهانی ئۆوه بەسەر دەبردرێ. تەنیا لە هەندێک کاتی هەستکردن و خۆشەویستی و تووڕەبوون فیلمەکە دێتەوە جیهانی ڕاستیەکە. ئەم فیلمەوە لە بینەردەکە حەز بە جیهان ڕاستیەکە نەکا و دووبارە داوای چوونە جیهانە دیجیتاڵیەکە بکە. ئەمەش وای لە فیلمەکە کردووە زیاتر لە جیهانە دیجیتاڵیەکە بسوڕێتەوە. کارکتەری خراپەکاری فیلمەکە کە بەڕێوەری ئۆوه خاوەنی کەسایەتێکی بەهێزە و بە شێوەیەکی چاک ڕۆڵەکەی بەرجەستە دەکات. لە کۆتاییدا ڕێدی پلەیر وان باس لە زەمانێکی داهاتووی زەوی دەکات جیهان تێکچووە و خەڵکی لە ڕێگەی ئامێرەکانی VRەوە تام و چێژ لە ژیانیان وەردەگرن و دەیانەوێت لە جیهانێکی دیجیتاڵی بژین چونکە جیهانی خۆیان بێزارکرە و هیچ شتێک نییە کاتی پێ بەسەر بێت.